جیاواز لە ساڵانی ڕابردوو 34مین ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجە بە دوو مەراسیمی جیا لە نێوان کەسوکاری قوربانیەکان و حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەچوو. کەسوکاری قوربانیەکان لە بەردەم کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە یادەکەیان بە چەند چالاکیە کردەوە و ڕایانگەیان هەموو ساڵێک بە بەڵێنی بێکردار بێدەنگمان دەکەن، بۆیە خۆمان یادەکەمان کردەوە. هەندێک قسە و دروشمی بریقەدار بووە وە شتێکی ئەوتۆیان نەکردووە کە قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە و خەڵکی شاری هەڵەبجە ڕازی بکەن. ئێمەش وەکو هەڵوێستێک وەکو فشارێک ئەمساڵ بایکۆتی ساڵیادی کیمیابارانی هەڵەبجەمان کرد کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و دامودەزگەکانی حکوومەتی هەرێمەوە لە هەڵەبجە ئەکرێتەوە. لەلایەکی دیکەوە لە مەزاری شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەمانگی لەگەڵ ئیدارەی هەڵەبجە ساڵیادەکەیان کردەوە. پارێزگاری هەڵەبجە داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد تایبەتمەندی بە پارێزگاکە ببەخشێت و گرفتەکانی چارەسەر بکات. هەڵەبجە بە بڕیارێک بۆ بە پارێزگا کە ئیسیستای بۆ کراوە کە ئەمە جێی تەقدیرە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ سەرجەم کابینەکان، بەڵام پێویستە ئەم هەڵەبجەیە لە باتی ئەوەی دانیشین بە دیار میلاکە کۆنەکەمانەوە کە 100 کەس یا 200 کەس بووە پێویستە لا لە دەرچوانی پەیمانگا، دەرچوانی ناوەندی، ئامادەیی، زانکۆ و بگرە چەندین کەسمان ماستەری هەیە لەم شارە تاکو ئێساکێ لە دامەزراون لە گرێبەستیان بۆ کراوە. بەشێکی دیکە لە هاوڵاتیانی هەڵەبجە لە ناوبازاری هەڵەبجە گردبوونەوەیەکیان ڕێخست و نیگەرانی خۆیان ئاڕاستەی حکوومەت کرد و ڕایانگەیان گەر هەڵەبجە نەبوایە حکوومەتیش نەبوو، بەڵام ئێستا هەڵەبجە پراوێز خراوە. من لەم بە تایبەت لەم ڕۆژەیە ویسمان پەیامێک بدەین بە دنیا بەگشتی و دەسەڵاتداران بە تایبەتی کە ئێمە بە فیڕۆچوونی خوێنی شەهیدانی هەڵەبجە ئازارەکەی زۆر زیاترە لە خودی کارە ساتەکە. بەشێکی دیکە لە هاوڵاتیانی هەڵەبجە وەگەموو ڕۆژێکی دیکە ڕۆژەکەیان بەڕێ کرد و نیگەرانیش بوون لەو مەراسیمانەی کە بۆ ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجە ڕێک دەخرێن. نە لە ڕووی ئیداریەوە نە لە ڕووی خزمەتکردنەوە لە ڕووی خزمەتکردنی کەسوکاری شەهیدانی کیمیابارانەوە، ینی دەیان پرۆژە وەستاوە لەم شارە بەهۆی نەبوونی بوجە و بەهۆی نەبوونی کۆمەڵێ نەبوونی دارایی لە وڵاتە، بەڵام هەمووی تەنها هەر قسەیە ئەم نەبوونی دارایی و قەیرانی دارایی و ئەمانە هیچی بۆ نەکراوەی من بینی بێتم هەموو کارەساتەکانم بینیوە هیچی بۆ نەکراوەیە کە ئەی بینن خەڵک بە پارەی خۆی ئەوەی بووە کوڕی بووە لە خارج بووە بینایەکی بەرزکە ئەوەی نەیبووە کە لاوە ڕووخاوەکەی هەر لەژەر داروپەردوی خانۆکەی خۆیە. لەلایەکی دیکەوە ژمارەیەک چالاکی جیاجیای هونەری لە شوێنە جیاجیەکانی پارێزگای هەڵەبجە بەڕێوە چوون کە گوزارشتیان لە کیمیابارانی هەڵەبجە دەکرد. ئیشی بە وێنە ئەەکەین بە تابلۆی شێوەکاریەکەین، هیچ شتێکی هێزی قەڵەم و فڵچە و ڕەنگ نییە، هیچ شتێک هێزی فیلمێکی سینمایی نییە بۆ بەیانکردنی بابەتێک ئیش لەسەر بکرێ. لەبەر خاطرەوە بە هونەر زۆر پێویستە ئێستاشە مێژووی وڵاتەکە بێت. کەمە کاتێک فۆتۆیەک دەکرین لەسەر کەسێکە بۆن دەموچایەکی بەوەی مادی کیمیایی شوێت یا مەسەن شتێکی لاتبێ بە کاتێکە بە فڵچە دروست دەکەین جوان ئەو ڕەنگە دەردەخین کە چی لێ بەسەراتوە. حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ لە کۆبوونەوەی چوارشەممەدا بەشێک لە کۆبوونەوەکەی تەرخان کردووە بۆ گرفتە ئیداریەکانی هەڵەبجە. دیوانی سەرۆکایەتی حکوومەتی هەرێمیش ڕایان گەیاندووە هۆڵێک بۆ بۆنەکانی هەڵەبجە دروست دەکرێت. ئەمە لە کاتێکدایە هەڵەبجە بە وتەی پارێزگاری هەڵەبجە دوای 8 ساڵ لە بە پارێزگابوونی هەنگاوە ئیداریەکانی لە حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندیش تەواو نەکراون. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.